هەشت ڕۆژان لە پێی هەب لەسەر دەستان دمەشێت. کەسێکی گێم ئەندام ژمارەکە مەزن تۆمار کرد بە مەشیانە چیا لەسەر دەست و پیا ژیتی بوو ناخوا. بێ کۆ لە تۆمارە جیهانیە گینزدا بێت تۆمارکردن. مرۆڤ بڤی ڕەنگی دنا فەرمانەڕە دەرباس دەبێت. ترس، مرن، ڕەواندن، تالانکردن و شەوتان نامال و ملکە و مەعجزەش بۆ کەسان بێ ئیرادەیەوان هاتینە تۆمارکردن. داکو ئەو بچەرمێ خوا بەهارکن و بگەهنە ئەو لەهیە. یاسر حەیدەر سولێمان یەکێم ئەندام ژدایەک بووە ساڵ 1995 ji gundê Telbenat. Ji da diyarkirin ku çawa 8 roja li pê hev li çiya li ser dest û çokên xwe dimeşiya. Got ez li sêyî 8 sala 2014 li mal bûm li komelgeha Telbenat. Em reviyan û gihiştina mezargeha Amadî. û li wê derê her çar trempelê dimaya babê wî û mamên wî sekinîn û piştira ji aliyê Daeş ve hatine şewitandin. Piştira em çûne devera qenî û geliyê mêhrika. Xelk hilkişe çiyayê. Got babê min hewl da ku alîkariya min bike lê nikarî. Ji ber ku çend roja berî hingê xwe emelî kirbû. Xelk ji tirsa Daeşê bilez û bes hilkişiyan çiya. Ji ber mirinê diraviya. Çirêk li ber min neman ji bilî ku ez jî xwarizgar bikim û xwe bigihînim ew lehiyê. Bi rêveçûna li ser dest û çokan ji devera qenê başûrê çiya heta bi pîrê ewra باکووری چیە. دگۆ چەرمێ دەست و چۆکێن من ژێ دەبوو و من هەرجار 5 خۆلەکە بێنوەدان دەکرد. و دووراهیە دنابەرە گەلیە مهرکە لە دەڤەرا قنێ هەتا بە پیری ئەورا بە ترژی 20 کیلومترین چیایە. دگوت من تهنیبوون ئاخوا بیەک مەتاری ئاوێ قەدان. دگوت من سێفانێرە دڕاندن و من دەست و چۆکێ خوا بوان پێچان. تشتێک گوەس ئێشاندیم کە ڤرێن توش بوون. چۆک و کەفێن من ژێ بوون. بابی دبێژە دووراهی ژ قنێ هەتا بە مهرکە دوورە پیری ئەورا و مەزارگەها شەرەفەدین گەلک دوورە. دگوت ئەس کەدم و دەستێ من ژکەست سێ خۆرتا هەوڵدا و ئالیکاریاوی بکەن و هەلگرن لێ نکاری. پشتراوی بخۆ هەفرەکی لە دژی زەحمەتین ژانێ کرد و گەهشتە جێ ئەولەدار و کەتە ئەڤینا کەچەکێ و بە هەفرا زەوجی.